بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێک و ئێستا ئەم پرۆگرامە بینن. خۆشحاڵم کە خی پەروەردگار دەرفەتی یاین جارێککە هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست. خۆشەویستانم پرۆگرامی ئەم جارەمان حیسی کۆمەڵک بابەتەکە کۆمەڵک بابەتی گرنگ کە دەشێ بڵێن لە ژیانی ئەمە وجودێکی گەوریان هەیە بەڵام زۆر نادیارن و قسەکردن لەسەر ئەو نادیارانە هێنا بە زماخستنی ئەو نادیارانە و دروستکردنی فۆرم بۆیان دەبێت بە ئەچی ئەم پرۆگرامە بێ ئەرچی ئەم بەرنمەیە ئەویش قسەکردن لەسەرەوەی کە وەڕزێکی گەورە هەیە ئێستا لە وجودی ئێمەیە و بێ حاڵی و بێ ماڵێکی گەورەیە ژین ئێمە بۆیە ئەم بێ حاڵی و ئەم بێ ماڵی و ئەم وەڕزیە تا ئەندازەیەکی زۆر ئێمەی لە ژیان تۆرانووە. قسەکردن لەسەرەوەی چۆن لەگەڵ ژانە ئاشتە بیتەوە و چۆن هەماهەنگیاکەیەوە چۆن ڕاڵەکانە دروستەکەیتەوە و چۆن ئەو پێدراوانی کە هەتا ئەو پێدراوە بە تایبەتی پێدراوە معنەویەکان چۆن ئەکەی بە ڕایاڵاق و چۆن ئەیانکەی بەو ڕێڕەوەی کە جارێککە لەگەڵ ژانە ئاشتە دەکاتەوە بە تەئکید وەڕزێکی گەورە هەیە و بە تەئکیدیش چۆنەڵی عاجزێکی گەورە لە ژیانە هەیە. قسەکردنی ئەمە لەسەر ئەم بابەتە بێ با میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاکیمداد شاهین نووسەر و ڕووناکبیر. کاکیمداد زۆر بە خێر بیت. نازانم تۆ لەگەڵ پێشەکەی منە زۆر تەوا بوو یان بەڵام بەجددی ئەوەی کاگوترێ ئێستا ئێمە لە ساتە وەختێک کاژین وەکو وتم وەڕزێکی گەورە هەیەەوە بێ ماڵەیەکی گەورە هەیە ماڵک کە ئاسوودەمام کە ماڵەکە بتوانێت لانی کەم ئەها ئۆقرەی تا بگرین واروەها ئەو بێزاری و تووڕەبوونە بووە بە ستاتیکا لە ژیانمانە. ئێستا تۆ سیرەکەی پۆستێکەکەی لە سوۆشال میدیا با بڵێن لە فەیسبووکەکەی خۆتە کە باس لە وەڕزیەکەی کە جۆرێک لە جۆرەکان وەڕزی یاخود بێتاقەتی و ناومێدیە خەیتە ناو چوارچێوەی نووسینێکەوە هەستەکەی خەڵکەکەی چێژی لەیەکە ینی چێژ لە بڵێن بە بڵێن لەو گرفتاریە واروەها لەو بێ حاڵی و بێ ماڵی و وەڕزیە. قسەکە لێرەوەی ئەگەر ئەمە بەردەوام بێ ئێمە بۆ کوێ بە و قسەی ینی با بڵێن پرسیاری سەرکی ئەوەیە بەڕاز ئێمە ئێستا بەڕێوم بۆ کوێ و بۆ کوێچین. بەڵێ سپاس دەکەم کاک پەیوەند ئێمە بەر لە هەر شت بێت دەرچیەوە بکەین کە دنیای ئێمە بە درێژایی ئەو تاریخی کە تیا ژیاوە باشە بە دقیقی سێ تاریخ لە دنیای ئێمە بەردەوام بەرسقوت کەوتووە زانی ئەزمموی سقوتی کردووە. تاریخی دینی لە دنیای ئێمەیە بەردەوام ئەزمموی سقوتی کردووە. تاریخی کۆمەڵایەتی مێژوی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی هەڵدەرەوە بەردەوام لە ناو سقوتا بووە باشە سقوتەکات بۆنمە لە نەوەتوێکا سقوتەکە باشە لە شەڕی ناوخۆیان سقوتەکاتەوە جارێککە لە 2023 جارێککە سقوتەکاتەوە باش نییە بەردەوام سقوت بگەڕێرەوە پێش ئەوە باش نییە لە کۆتاییەکانی سەدەی 90 سەرتاکانی سەدەی 20 بە هەماشەوە سقوتەکاتەوە و بەمانە سیاسیەکەشی جارێککە کۆمەلگای ئێمە بووە بە قوربانی کۆمەڵێک سقوتی سیاسی گەورە بە تایبەت کە لە ئێستا ئەم سقوتە سیاسیە ئەزانی تەواو تۆق بووتەوە و تا ئەندازەیەک ڕەژی داکوتەوە باش نییە. بەڵام بۆ پرسیاری کە ئایا ئینسانی ئێمە بۆچی هێندە بە ئاسانی تەماهی بێ لەگەڵ بغەم و ئازار و میحنەتە باشە ڕاستی دوێ دوو قەیرانی زۆر قوڵ لە دنیای ئێمە کە ئێستا تەواو گەیشتۆتە چڵۆپۆپە باش نییە قەیرانێکیان قەیرانی معنەویە باشە کە ئەم قەیرانی معنەویە ڕەهەندی دینی و ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە. قەیرانەکەی تریان بریتێ لە قەیرانی خەیاڵ بریتێ لە قەیرانی فەنتازیە. ئینسانی ئێمە لە ڕاستیە لە غیابی ئەم دووشتا ئاژیت نە خەیاڵی هەیە باشە و نە ڕەهەندی معنەوی لە ژیانی هەیە بۆی ئەزمموی بکە. بۆ نمونە ئەمڕۆ تۆ کۆمەڵێک تەوەجوه و تەرحی دینی تێ باشە هیچ کام لەم تەوەجوه و تەرحە دینیانە ناتوانیەوە لە ڕووی معنەویەوە ئینسانی ئێمە ببژێنەوە زانی کاکە پەیوەند بە هەماشەوە لە ڕووی خەیاڵەوە باشە ینی تۆ خاوەنی حەشاماتێک لە ئەدیبی باشە خاوەنی دنیایەک نووسری باشە خاوەنی کۆمەڵێک هونەرمەند و کۆمەڵێک سیاسیشی لە هەمان کاتە نەیانتوانیوە کە ئینسانی ئێمە لە ڕووی خەیاڵەوە تێرکەن باشە لەبەرەوە ئێمە لە ڕاستیە بەرەو کوێ ڕۆین من دەتوانم پێت بڵێم ئێمە بەرەو شوێنێکی زۆر بەرەو خەرندێکی زۆر خراپە ڕووین. باشە با ئەمە بکەمە پرسیارێک
تۆ باست لەوە کرد کێمە لە غیابی فەنتازیاژین تەمان ژان کە فەنتازیای تا نەبوو واتە سحر لە ئینسان ناکە واتە ئینسان ڕناکێشێ بۆ خۆی دەشێ ئەمەوە ڕزی بێ بەڵام بۆچی غەم بۆچی خەم بۆچی ئەوەی کە پێگوترێ ناومێدی دەتوانێت بێ بە فەنتازیا و ئاها سەر پێشێ بچێتە ناو بە تایبەتی بچێتە ناو نووسینی ئێمەوە بێ بە وعی ئەخە کاڵین ئەبێ بە وعی تۆ سیرکە خوێنەری ئێمە چەندێک چێژ لە خەمەکە بینەری ئێمە چەند حەز لە خەمەکە بیسەری ئێمە چەند حەز لە تراژیدیاکە قسەکە لەسەرەوەیە بۆ پێدراوەکانی ترمان ناتوانن ببن بە ستاتیکا ناتوانن ئەو جوانێ ببەخشن ببن بە فەنتازیا بەڵام خەمەتوانێ بەڵام ئازارەتوانێ خۆی مرۆڤی ئەم ناوچەیە هەر ئەگەر بڕی بۆ ناو مێژوژیانی بە جۆرێک لە جۆرەکان هەر بۆ خۆی مەخلوقێکی غەمژینە هەر لە ڕووی تەبیعەتەوە باشە تۆ جیرانی ئێرانی باشە تۆ جیرانی تورکیت با بڵێن ینی هەر ناوچەکە بۆ خۆی ناوچەیەکی غەمژینە هەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئێرانیشەوە باشە و بە تورکیاشەوە ناوچەیەکی غەمژینە بەردەوام ئەزانی بەتایبەت لە دوای ئەوەی کە پێوتێ کۆلۆنیالیزمی ڕۆژاوایی کە دێت ئیتر ئەم ناوچە تەحتیمە بێ ئەزانی تەحتیمە بێ بە هەموو شێوەیەک تۆ هیچ چیرۆکێکت نێبیژێڕیتەوە جگە لەغەم تۆ خاوەنی چیرۆکێک نیت جگە لەغەم ئەزانی تۆ چیە ژێڕیتەوە تۆ ئەتەوێت بە خۆشببختێک بیت بۆ مانایی کە خۆت فریوە دەیت خۆت فریو دەیت بۆی کە با بڵێن دنیایەکە دروستکەین ها بەها شتێک دروستکەین سوزانم تۆ خاوەنی کۆمەڵێک چیرۆکی تراژیدی زۆر گەوری تۆ بێ لەسەرم چیرۆکانە بوەسی لە ڕاستیە ئەبێت تەحلیلی کێ ئەبێت بێی شرۆڤەی کێ بێ کۆمەڵێک کۆمەڵاسی گەورە بێنی لە دەرەوە ینی چیرۆکەکانی تۆ بخوێنێتەوە تۆ لە دوای ڕاپەڕینەوە لە نەوەتوێکە با بڵێن باشە کۆمەلگای ئێمە ئەزانی هەڵەتیش لێت ینی وێرانە بێت دائهێزرێت ئەزانی دێینەوە بە هەمان شێوە ینی ئەزانی وەکەوەی هیچ نەبوو بێت شەڕی ناوخۆکەین باشە دوای شەڕی ناوخۆ زانی کۆمەڵی خەڵکی گەورە کۆمەڵی خەڵکی جوان نەزانی لە دنیای ئێمە هەبوون بە قوربانی ئەم شەڕە باشە جارێکی کە لە بیریەکەینەوە باش نییە شەڕی با بڵێن ئیسلامیەکانەکەین باش نییە جارێکی کە ئەمەمان لە بیرەچێتەوە و بە هەمان شێوە لە دوای 2023ەوە دێنەوە بۆ سەرخوانێک کە پێوترێ خوانی دوای جەنگ کە سەداق زۆر باش شتێک زۆر سەرنجی ڕاکێشان ببوورە ئەویش ئەوەیە کە باسی کۆمەڵێک پێدراوی گرنگت کرد کە سقووتیان کردووە واتە ینی سقوت بەو مانای کە ڕۆڵ یا با بڵێن کاریگەریەکان زۆر گەورە نییە و لە دنیای ئێمەیە یاخۆ لەسەر ئینسانی ئێمە بەس نازانم ینی تۆ بۆ ئەتەوێ کۆمەلگای ئەمە بکەی بە کۆمەلگایەک لە ژێرزەمینێکە ئەو ژێرزەمینە کۆمەڵک ئامێری لە کارکەوتویتیە ینی ژیانی با بڵین کۆمەلگای ئەمە یاخود با بڵین ژیانی ئێمە لە ژێرزەمینێک زیاتر نییە کە ئەو ئامێرانە ئەخینە ناوی ئەگەر وابێ کە ئەو ئامێرانێکە ڕۆژێک لە ڕۆژان کاری گەوران کردووە بەڵام ئەوە تابینی نێسا لە کارکەوتون لە ژێرزەمینەکانەدا یعنی کۆمەلگایە بەجددی ژێرزەمینە بەڵێ ژێرزەمینێکی زۆر ترسناکە لەبەرەوەی تۆ ئینسانی ئەم کۆمەلگا ئینسانێکی بێزاکرەیە زانی ئەنی ئەمە هەموو چیرۆکەی هەیە لە بیری چۆتەوە چییە کاک لە بیری چۆتەوە کە چێ هەر بەجددی ئەزانی مرۆڤ کە لە بیری چۆ چێە بێگومان ناتوانێت ئایندە دروستکات تۆ نەزانی ڕابردوو چییە زانی تۆ دەرچیەوە نەکەی لە ژێرزەمینایی تۆ چۆن نەتوانی خۆت ڕزگارکەیت بە سیاسیەکانمانەوە بە نووسەرەکانمانەوە بەم هەموو مونەظیرە زانی بەم هەموو محەلیلە ناتوانن بێنەوە قەنەعاتی کە بە فعلی ئێمە لە نێو خەرەنداین کاکە لە نێو چاڵێکین کە ئەگەر دەرنەچین خۆمان دەرنەکەین بێگومان نەزانی زیاتر بە قوڵترە ڕۆچین بەڕاستێکی لەبەرەوە غەمە ئینسانیەکانی ئێمە نەبوونە بە باس ینی نەماتوانیەوە بیکەین بە چیرۆکی گەورە ینی ئەگەر چیرۆکە گەورەکەی ئێمە چیرۆکەکانی ئێمە بریتە لەم غەمە ئینسانیانە بەڵام نەمانتوانیەوە ئیش لەسەرکەین نەمانتوانیەوە بیکەین بە چیرۆک کە تۆ نەتوانیت غەمەکانی خۆت بکەی بە چیرۆک تۆ مرۆڤێکی لە ڕاستیە تۆ ناتوانانی دنیا دیزاین کەیتەوە زانی دنیاکەی خۆ دیزاین کەیتەوە ئێمە پێمان خۆش بێدیانە کۆمەلگایەکین بەرهەمی کۆمەڵێک جەنجی نەزانی وەکو داشی شەترەنجێک وەکو پەیسی شەترەنجێک وین جەنجێک بووە ئێمە لە شوێنێک ئادانراوی نەزانی وەکو چۆن لە جەنجی دووەمی جیهانیە ئێمە کەوینە ئەم پەڕەوە بێ چاوەڕێکەین بزانین ئێمە کەوینە کوێوە لە ڕاستیە
هەموو ئەوەی کەوا لەم مێدیا ڕاتخۆرانەی خۆمانەوە زانی ئەوترێت و بەگوێ خەڵکادرێ جگە لە چاوبەستن وەک جگە لە جادوویەکی بێمانە هیچی تر نییە. تۆ ئەبێت چاوەڕێکیت ئەبێت چاوەڕێکی چێ مل تەگرێت ها وەکو پەیسێک لە خانەیەکا داتەنێت. بۆ لەبەرەوەی تۆ خۆت ئیش لەسەر چیرۆکەکانی خۆت نەکردووە زانی خەڵکێککە دەیش لەسەر چیرۆکەکان دەکات تۆ نەتوانیش لەسەر چیرۆشی خۆتکەی بێگومان هێزی دەرەشی دێت دەیش لەسەر چیرۆکەکانی تۆکات. باش بستاز تۆ هەست ناکەی کە ژیان لەم دەڤەرە ئێمەشە لەم کۆمەلگای من و تۆشە دەوڵەمەنە ینی زۆر شتی هەیە بەڵام یەک شتی زۆر گرنگی نییە ئەوی کە هەموو تەفاسیلەکان بەیەکەوە بەسرێتەوە ئەوەی کە ینی بە ئاوا بڵین کە دەتوانێت کۆی پێدراوەکانمان کۆکاتەوە ئەویش یەک شتە ئەویش ئەوەیە کە کۆمەلگای ئێمە ینی چۆنەڵی بە جۆرێ لە جۆرەکان مانای لە دەستداوە واتە ینی شکۆی مانە بە ئاوا بڵین یاخود ئەو ژیانی کە ئێمە ئێستا پێوەی سەرگەرمین ئەگەر تۆ سێریکەی تۆ سێری ئەم هەموو گرفتاری کە دووبارە بێتەوە ینی کێشەیەکی زۆر ڕواڵەتی ڕۆژانە ئەم کێشە توانای چارەسەرکردنی نییە ئەم ینی بەردەوام ئێمە لە ناو ئەم ڕووداوە چۆنەڵی خراپانە دێن و دەچین اینجا تۆ سەیری شتێکی کە بکە ئەمە لە ڕوانگە معنەویەکەیەوە ینی ژیان لە بەها ڕوود کراوەتەوە ینی هیچ کەیکە ژیان هەست ناکەی کۆمەڵک بەهای گرنگی هەبێ کۆمەڵک نۆرمی زۆر گرنگ ینی ژیانی ئەمایان داپۆشی بێ قسەکەمان لەسەر ئەوەیە ژیان بەو دەوڵەمەنەی لێگەڕێ بەڵام کە دەیتە سەرمانە سیرێکی ژیان مانای نەماوە بەڵێ هەرە و قەیرانە معنەوی کە باسمان کرد کێماڵین معنە معنەوی تۆ کە قەیرانی معناتە بووە قەیرانی معنەویتە بوو بێگومان ژیان بۆ تو بریتێ لە هەلێکی ماتریال ینی تۆ بەردەوام سەحیانەم بەریەکەکەوی ئەزانی بەردەوام لەگەڵە بەیانیان تا ئێوارە ئێوە هەنووی تۆ بەیانیان بە هەمان شێوە مرۆڤ مەخلووقێکی معنەویە کائینێکی معنەویە ینی بۆ نمونە تەنانەت هەموو ئاینەکان تەنانەت ئێمە لە قورئانی پیرۆزە بەردەوام زەخت لەسەرماکرێتەوە کە ئینسان مەخلووقێکی معنەویە ئەو نەتوانێت دەرچی معنەوی ئەوەی کە پێوترێت پەدیدە معنەویەکانی خۆی بکات باشە لە ڕاستیە ناتوانێت تەنانەت ئەزمموی خۆش بکە ناتوانێت خۆی ناناسێت کە خۆی ناناسێت بێگومان خودداش ناناسێت وەکو چۆن پێچەوانەکەشی ڕاستە کەسێک کە خوددا نەناسێت خۆی ناناسێت باش نییە لەبەرەوە تۆ قەیرانی معناتەیە بۆ مانایی کە خۆتت بیر چۆتەوە ئەها دقیق هەر ئەگەڕێمە بۆ سەر قسەی یەکەمم تۆ خۆتت بیر تۆ نازانی چی باشە با قسەی لەسەر هین بکەی بەس ئەم ئایدیاکەم بگەێنە لەسەرەوەی کە ئایا ئەی بەهاکانی ئێمە چین بەهاکانمان کوان ئێمە لە نێوان دوو بەهاین بەهایەکیان ڕیشەیەکی متعالی هەیە ڕیشەیەکی خالیدەی هەیە نەمری هەیە باشە کام بەهایانە بەهای دینین و من لە چەندی شوێنی جیاوازە بەرگریم لەم بەها دینیانە کردووە بەڕاستێکی بۆ پێم وایە ئەگەر بەهایەکە بێم بەهایانەیە بەڕاستی باش نییە و بەهایەکی کەمان هەیە بەو بەهایانن کەوا مرۆڤ دروستیانەکە باشە و بەرئەنجامی ئیسینتاژەکانی ئینسانن ئێمە نەک چیتر خاوەنی بەها متعالیەکانین طبعاً بەها متعالیەکان لە شوێنی خۆیانن باشە و بەردەوام ئەمێنەوە چونکە نەمرن چونکە ئەزەلی و ئەبەدین باشە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو مرۆڤی کورد باشە و لە ڕاستیە ئەگەر تۆزێک دوورتر بڕین وەکو مرۆڤی ڕۆژهەڵاتی ئێمە نەک هەر بەها متعالیەکان بەها دینیەکان بەها نەمرەکانمان لەدەستداوە بەڵکو لە ڕاستیە ئێمە لە غیابی بەرەمێنانی بەها ئینسانیەکانی خۆشمانەی یعنی ئێمە بەدەستێک بەها ئەو بەهایەمان لەدەستدا کە ڕەگ و ڕیشەی لە نێو هەزاران هەزار ساڵی ئاینایە بە دەستێکی کەشمان نەماتوانی ئەو بەهایانە دروستکەین کە بەرهەمی ئەندێشەی ئینسانی باشە بەس خەریکە تەسەورەکەم خەریکە ڕامەگری بەو مانایەک خەریکا گەمە بنبەستێک چونکە تۆ باسی بەها متعالیەکانت کرد بەها ئاینەکان کە ئەمە بەدرێژایی مێژوو مەسەلەن بەتایبەتی لە شەرقا ینی ئەمە هەمیشە توانیویانە لە لەحزەی نوشستی گەورەی ئینسانی ئێمە هەمیشە حرەکەتە بە ئینسان بکەنەوە ینی توانای ئەویان هەبووە کە هەمیشە بمێننەوە لای بەئاوا بڵێن ئینسانی شەرقی بەوەی کە هەمیشە جوڵەیەکیان پێ بکە بەس ئەو لەحزەی ئێستا من پرسیارەکەم لەسەر ئەوەیە
ئەگەر ئێمە دەست بەرینەوە بۆ ئەم بەهانە یاخود با بڵێن دەرچێک بدۆزینەوە قسەکە لەسەر ئەوەیە لە چووە بگەڕێن بۆ ئەوەی کە پێدرا ئەوەی کە پێوترا پێدراوە ئاینەکانمان لەم لاشۆ باسی پێدراوە ئینسانیەکانت کرد هەردووچان ئەگەر لە دوو شتا کۆکەیتەوە یەکیان پێگوترێ ئەوەی بکە پێگوترێ مەسەلەی ئاینداری و کە پەیوەندی بە ڕۆحی ئینسانەکانی ئێمەوە هەیەەوە ئەوگەی تریشان کە پەیوەندی بە ئاوا بڵێن بە جموجوڵی ئینسانی ئێمەوە هەیە لەو شوێنەوە کە ئاین گرنگێکی گەورەی هەیە و لەو شوێنەشەوە کە لانی کەم با بڵێن بابەتە نەتەوەیەکانیش گرنگی خۆیان هەیە ئەم دوو پێدراوە بێ زۆر حرەکەت بە ئینسان بکەن بەڵام ئەگەر ئێستا بگەڕێنەوە بەوەی کە بڵێن ئەرە باشە کام لەم دوو پێدراوە ئەبن بەو دەرچەیە کە جارشکەی مەسەر لە نوێ بڵێن ئەم دەرگای ئەم ژەر زەمیناکەینەوە جارشکە حرەکەت بە ژانی خۆمانەکەینەوە بەس وەکو سەرنجێگانی من کەوتم بەهای ئینسانی دقیق مەبەستم لە بەهای نەتەوەی نییە من تۆ جەنابتە زانی من تۆزێک بە حەزەرەوە تعامل لەگەڵم بەهای نەتەوەیی ئاکەم زانی چووکە پەیوەندی ڕێگوڕیشەیەکی ئێوانە دوجار قسەی لەسەرەکەینەوەمانە بەڵام ئاین بگەڕینەوە سەر ئاین ئاین ئێمە ئاین بۆ بەردەوام فریا ئینسانەکەوێت بۆ بەردەوام فریات ڕەسە لە بەرۆی ئاین نەمرە ئاین لە جیهانی باڵاوە هاتووە زانی دابەزیوە بە شێوەی شاقوڵی باشە مرۆڤ چییە جگەلەوەی کە بەها پێەکانی بە زەویەوە نووسانەوە باشە بەڵام بەردەوام دەستەکانیشی بەرز کرۆتەوە ینی هەردوو دەستی بەرز دەکاتەوە بەڵام پێەکانیشی بە زەویەوە نووسانەوە ئاین بەباشی لەمە تێگات ئاین بەباشی لەم دەهریبوونەی ئینسان تێگات بۆی کە ئینسان ڕاستە جارجار دەست بەرزەکاتەوە بەڵام دەهریە ڕۆژگاریە باش نییە بۆیە بەردەوام دێ فریایەکەوێت بەردەوام دێ ئەڵێ دەها ئەزانم باش نییە بەڵام ئەم جارەشیان فریاتەکەم بەڵام ئێمە ئەمڕۆ لە دنیای کاژین کە پێوتێ دنیای مۆدرن باشە کاک پەیوەندم بابەتێکی گرنگە ئینسانی مۆدرن من بەردەوام قسەیەک مێڵم یا خوددا ڕاستەکە یا مرۆڤی مۆدرن لە ڕاستیە یعنی ئیمکانی نییە تۆ بێی لە نێوان ئاین و لە نێوان مرۆڤی مۆدرنیان هەموو تێزانی کە نووسەر و سەکۆلەرە مۆدررنیست و پۆست مۆدررنیستەکان نووسیوانە و لە بەرامبەر ئەمەیە لە بەرامبەرم تەرحەیە تەرحی چکەمانەیە کە تەرحی دینە تەرحی ئاینە باشە و تەرحی ئاینەکانە لە ڕاستیە تۆ بێی بڵێ ئەمیشیان ڕاست دەکات و ئەمیشیان ڕاست دەکات ئەمیشمان پێویستە و ئەویشمان پێویستە ئەگەر لێ خەریکابی بە ئەبی بە ئاوا بڵم خەریکەبی بە ڕۆشنبیری یا بە نووسەرێکی ئایدۆلۆژیە نا من تەنها ئەمەوێ شەنوکەوی بابەتەکە بکەم ئەزانی من بەردەوام مەڵێم ینی مفەکری گەورە نەفەرزەکە نە ڕەفزەکە بەڵکو تەنها شەرحەکە ئێمە تەنها شەرحەکەین لە ڕاستیە ئێمە جگەلەوەی کە شەرح بکەین نیچی لە ڕاستیە دەریچی کە قوتاربوونی کەمانیە زانی ناتوانین دەریچی خۆشە بچیتەوە سەر ڕۆڵی ئاین ئێمە لە نێوان ئەم دوو ڕوئیایان کاکە پەیوەند ڕوئیای ئاین باشە ئاین طبعا كلن جیاوازە لە ئایدۆلۆجیا بۆ خۆی مەشروعێکی بەشەریە باشە واکرێت لە ناو ئاینیشەوە ئینسان ئایدۆلۆژیا ئیسینتاز بکە ئەمە شتێکی ممکنە بەڵام ئاین وەکو خۆی باشە ڕوئیایەکە ڕوئیایەکی متعالیانەیە بۆ ژیان پێی وایە ئینسان دوو ئاسی ئاسێکیان منفعیلە ئاسێکیان فعالە ئاسێکیان تیا عەبدە بەندەیەکە بەندەیەک زیاتر نییە باشە و بێ قبوڵیشی بێ بەندێ و ئاسێکیان تایە فەزیلەتە ئەخلاقی و فەزیلەتە گردونیەکان بڵاوکاتەوە باش نییە ئاین ئەم ڕوئیایە و طبعا بێگومان ئێمە ئەکرێت بە 50 ساعت قسە لەسەر وەزیفە و لەسەر ڕوئیاکانی تری ئاین بکەین باشە ڕوئیایەکی کەمانەیە کە ڕوئیای مرۆڤی مۆدرنە طبعا من گومانم لەوە نیە کە هێشتا مۆدرنەوەکو پرۆژە ناتۆتە دنیای ئێمەوە بەڵکو تەنها چەند تارماییەکی هەیە لە دنیای ئێمەیە باشە لە نێوان ئەم دوو ڕوئیایەیە ناکرێ ئێمە بڵین هەردووچیان ڕاست دەکەن یعنی بڵین حەقیقەت ئاوێنەیەک بوشکە بە بەناوی مەولاناوام قسێ بکەین کە لە ڕاستیە بەی شێوەیەک مەولانە شتی وای نەوتووە ئەزانی ئەم ئاوێنەیە بشتێک کارەساتە ئەگەر ئەم ئاوێنەی بشتێک هیچ مانایەک بۆ ئاینیش نامێنێتەوە زین و مانە لە ڕاستیە بۆ خودداش نامێنێتەوە ئەم ئاوێنەیە ئەبێ بڵین حەقیقەت ئاوێنەیە کە ئێمە خۆمانی تیابینین نەک ئاوێنەیەک بوشکە لەبەرەوە من ئەگەڕێمەوە بۆ سەر ئەو قسەی پێشووترم ئێمە چیتر خاوەنی ئەم بەها متعالیانە نین ئەم بەها ترانسیدەنسانە نین لە دەستمانداوە چیتر ئینسانی ئێمە ئینسانێکی دینی نییە زانی کاکە پەیوەند ینی لەوە کەوتووە ئینسانێکی دینی بێت ئیدعای هەیە بێگومان
باشە کڵیمی هەیە کڵیمی هەیە بەردەوام بەڵام ئیدعا بۆ مانایانیە کە ئەو ئینسانێکی دینیە ئەزانی و ئینسانی ئێمە چیتر چیرۆکی ئینسانیشی نییە ینی خاوەنی چیرۆکی ئینسانیش نییە لەبری ئەمە بە درێژایی ئەم بە هەهتا ساڵی کە تەبعاان هەیە چیرۆکی چکەمان هەیە باشە ئەم چیرۆکە بریتێ لە چیرۆکی نەشنالیزم ناسیۆنالیزم ئەزانی چیرۆکی نەیشن هێشتا کۆمەلگای ئێمە نەبووە بە پیپڵ نەبووە بە خەڵک باشە خەریک پرۆژێ ئێوە بیکە بەهین بە نەیشن ئەزانی ئەمە زۆر ترسناکە ئێمە جارێ بەر لە هەر شت ئەبێ بۆ چیرۆکە ئاینی و چیرۆکە ئینسانیەکانی خۆمان چیرۆکە ئەخلاقەکانی خۆمان گەڕینەوە بۆ چیرۆکە نیشتیمانیەکانی خۆمان گەڕینەوە بەس ئوستاز هەز دەکەم ینی لەوەیە کە ئێمە ئاین بەو خەسڵتە گەورەی ینی با بڵێن بەو ڕوحێتە گەورەی کە لە ئینسانی ئەمە ناژی یا با بڵێن ئەو ڕوحێتە گەورە بە ئینسانی ئەمە نابەخشێ ینی ئەم تەسەورە هەست دەکەم زۆر نزیکە لە تەسەوری ئەو مامۆستا بەڕێزیکە لەسەر منبەرێکەوە وەعزمان بۆدا ئامۆژگاریمانەکە لەوەی کە پێمان ئەڵێ ڕاستە لە کۆمەلگایەکە ژین ئەم کۆمەلگایەکی مسلمان نشینە دیعای ئاینەکە بەڵام با بڵێن بەهاکانی ئاینی تیان بردووە ئەم قسەی هەستەکەم زۆر لە دیدی ئەوانەوە نزیکە من حەزەکەم ینی تۆزێک تەفاسیلتر لەسەر تەسەورە نزیکە لەیەکەوە هەروەکو چۆن چاکەتەکەی من تۆ لەیەکۆ نزیکە بەڵام دوشتی زۆر جیاوازن ینی تۆ بەچی بیرم لەوە کردوێتەوە بۆی کە بۆ بەرنامەکەی جەناب بدەم چاکەتە لە بەرکەم بیرم کردوێتەوە ینی لە 4-5 چاکەتم داناوە بیرم کردوێتەوە ئەمیان هەڵگرم باشە بەڵام زۆر جیاوازین لە ڕاستی هەردووشی چاکەتە باشە کاکە پەیوەند من بڕوام بێشێتی باڵای ئاینەکانەیە باشە من بڕوام بۆ هەیە کە ئاین گەورەتر لەوەیەکە لە مەزەبێکی دیاریکراوە بۆ نمونە سنترالیزەیکەی باشە مامۆستایەکی ئاینی وە ڕۆشنبیرێکی ئاینی تاقلیدی لە دنیای ئێمە هیچ شێوەیەکەمی پێقەبوڵێ ئاین بۆ من وەکو وتم پەدیدێکی معنەویە برای بەڕێزم ئاین بۆ من بریتی نییە لە کەرەسەی فتووە بۆ من بریتی نییە لە ڕاستیە لە کەرەستەیە کە ڕووتی بکەیتەوە لە ناو فیقا ڕووتی بکەیتەوە لە ناو فیقا بەڵام دەلالەتە فەلسەفیەکانی دەلالەتە معنەویەکانی باشە دەلالەتە عیرفانیەکانی بەمانایەک لە ماناکان دایبڕیت باشە من ببوورە با من پرسیارە بکەم بڵم بە دیدی خۆت بەو دیدەی کە تۆ بۆ ئاینت هەیە با بڵێن ئێستا لە کۆمەلگایەمە با بڵێن کۆمەلگایەکی مسلمان نشینە ئیسلام با بڵێن با بزانم لە لای تۆ چۆن ئەبێ بە فریاد ڕست جارشکە بۆ ئەم کۆمەلگایە فریاد ڕست من بەسما قسەکە لەسەر ینی بەمانایەکی زۆر دیاریکراوەڵێن ئەڵێن باشە چۆن ئێمە ئەگەر ئەمە ڕاست بێ ینی لەو بیماریە گەورەیە کاژین خۆ تۆ ئینسانی ئێستا بەتابەتی کە ئینسانێکی دڵشکاوە و ئێمە لە کۆمەلگایەکی دڵشکاوە ئەژین و بەڕاستی سیاست هەموو تەفاسیلەکانی دڵشکانی بەکارهێناوە و مرۆڤێکی دروست کردووە مرۆڤێکی ناومێت ئەم مرۆڤ ئەگەر پێویستی بە دەستکردنەوە بێ پێویستی بە دروستکردنەوەی کۆشکی معنەوی بێ و ئێمە پێدراوێکی ئاینیمان هەبێ بە دیاریکراویش پێ باوا بڵێن شتێکمان هەبێ لە ئیسلام با ئاوا بڵێن چۆن بیبەخشینەوە چۆن بیدەینەوە بەم ئینسانە چۆن دەستی بگرین چۆن بوا بکەین کە ئەم ڕوحیەتە باڵا بکاتەوە جارێکتر بەر لە هەر شت دنیای ئێمەوە تەواو کۆکم لەگەڵ جەنابتا دنیای ئێمە تەواو بە سیاسی کراوە ینی تەواو دنیای ئێمە دنیایکی بە سیاسی کراوە خۆی سیاسی نییە لە ڕاستیە بە سیاسی کراوە باشە بەڵام بۆ وڵامی و پرسیارە بۆی کە ئیسلام چۆن بێ بە فریات ڕستی ئێمە چۆن ڕزگارمان بکە لە ڕاستی ئیسلامە بێ خۆی ڕزگار بکرێت ینی زانی ئێمە لە بەرامبەر ئیسلامێکین کە خۆی پێویستی بۆیە کە ڕزگاری بکەین لە چێ ڕزگاری بکەین لە فەندەمیتالیزم ڕزگاری بکەین باشە لە فەندەمیتالیزمی دینی لە تەسەوڕێکی دینی ڕزگاری بکەین کە خۆی بەرئەنجامی دینە باشە ینی بۆ نمونە ئەماگەر بۆ حکومڕانیش بگەڕێنەوە باشە بە باسی کیومەنیتی بکەین باسی ئۆمەت بکەین ئۆمەت ینی بۆ نمونە تۆ ئەگەر بسبێنی دیعای بکەی بەڵێ با بگەڕێنەوە بۆ ئۆمەت ئەو بەرامبەرەکەت پرسیار لێک بگەڕێنەوە بۆ سعودیا واو ئەزانی سعودیا بۆ خۆی بەدین ئەماکات بەدین ڕۆحی دینی کوشتووە ینی ئەنی هەتا جەنابی نەسڵ لە شوێنێکە قسەیشی زۆر جوانەکە ئەڵێ مرۆڤی مۆدێرن بۆ خۆی چییە ینی تا پەیامی متعالی لەگەڵ تێڕوانینەکانی خۆیان بگونجێنێت ینی ئەڵێ من چێم ئەزانی خۆی بە پرسیارێکی زۆر گرنگە لە خۆمانی بکەین من چێم تا پەیامی متعالی بێنمە ژێر جەبری داخوازیەکانەوە لەگەڵ خواستەکانی خۆمان لەگەڵ
ئارەزووەکانی خۆمە ئارەزوە ساختەکانی خۆمە بیگونجێنم. زۆر باشە دەچینە ناوبڕێکی کورت و دوای درێژە بە گفتوگۆکەمانە دێ بەڵە خۆشویستان دوای ناوبڕێکی کورت دێنەوە خزمەتەن. بەڵە خۆشەویستان درێژە بە گفتوگۆکەمانە دێن لەگەڵ بەڕێز کاکی مدات شاهین. کاکی مدات لە ئێستاە خوێکی سیاسی بەدیەکەین خوێکی باوا بڵێن ینی کە هەیمەنەی کردووە ئەوش ئەوەیە کە ڕۆمانسیەتی نەتەوەیی خوماری سربەخۆیی بۆ سربەخۆیی ینی قسە لەسەر ئەوەیە کە ئەو بێحاڵ و بیماریە کە ئێمە هەمانە ئەو ڕوحە بریندارێک کە ئێمە هەمانە دەشێت لەژێر سەقفی باوا بڵێن سربەخۆی یاجگای بێتەوە واتە کۆی ئەم بیماری ئێمە دەشێ شتێک تیماری بکە دەشێت شتێک بێ بە دەرچە شتێک ببێ بە فریاد ڕست ئەوش ئەوەیە کە ئێمە سەرخبەخۆیمان هەبێ خۆیە زانی ئەم بەڵایە ئەمە بەڵایە ئەمە تۆ بە درێژایی تەواو نەگەما گەڕێتەوە بۆ حاجی قادر ینی بەر لە حاجی قادریش بۆ ئەحمەدی خانیە گەڕێتەوە ینی ئمە بێ بڕۆین قەتماغەکانی ئەمبرینە هەڵدەینەوە قەتماغ بە قەتماغە بێ هەڵیدەینەوە باشە بەس خۆی ئافاتەکە ئەوەیە تۆ بە درێژایی ئەم 15 ساڵی کە بەردەوامی دیعای سەربەخۆییەکەی نەتوانیەوە دە کتێبی باش ها لەسەر سەربەخۆیی بنووسیت ینی ماناکانی سەربەخۆیی چییە باشە تۆ نەتوانیت کتێبێک لەسەر سەربەخۆیی کولتوری بنووسیت هیچ نایانە کە من بەردەوام بڕوان بۆ یەکەم ئینسانە بێت لە ڕووی کولتوری و سەربەخۆی بێتە سەربەخۆ بێتە لە ڕووی ترەوە یانی زانی بەڵام ئەم ڕۆمانسیەتە ئەم پێوتر ڕۆمانسیزمی ناسیۆناڵ یان ناسیۆنالیستی ڕۆمانسیانە مێژوەکەی بۆ کۆتایی 1970ەکانتە تقریبا نەگەڕێتەوە باشە بۆ لای ڕۆسە و هێردەروەمانە بۆی کە جوگرافیا بەسراوەتەوە بە جوگرافیای سیاسی تاعاان بەسراوەتەوە بە ئابووری سیاسی ئۆمانەوە ئەمە ئیتر تەشەنەی کردووە بەڵام من لە بری ئەمەم ناسیۆنالیزمە باشنان ئەوەی کە پێوتری ئیتنەوە ناسیۆنالیزمی نەژادی بۆی کە ئەمڕۆ تاعاان هەزانی بەردەوام کەمپینی بۆ کرێت وە بەردەوام لە تەلەڤیزۆنانەوە مێدیاکانیانەوە مێدیا تەوانە مێدیانە بۆ خۆیان بەرەنجامی چین بەرەنجامی ئەو تەسەورن کە ئێمە تاعاان بەردەوام ناومان ناوە کوردایەتی باشە کە ئاڵێن کوردایەتی تاعاان 2000 بۆم گرنگە قسە لەسەر جیاوازیەکانی نێوان کوردایەتی و کوردبوون بکەین ئەمە مەبەستمان بکارە ڕەخنە لە کوردایەتی ئەگرین مەبەستمانەوەیە کە مەبەستمان کووردە ئەمامە زۆر گرنگە کوردبوون بینک کوردشە ئەوەی کە مەبەستمان لە کوردبوونە کە ڕەخنە لە کوردایەتی ئەگرین بەڵام بێمەوە سەر ئەمە ئیتنەوە ناسیۆنالیزمە نەژادی کە ئێستا تەعاان گەیشتەوە بە چڵەپۆپە کەمپینی بۆ کرێت میتینگ و دیبیت و لە ڕاستی ئەمە جگە لە یەک توان نایبنم جگە لە درۆیەکی گەورایانی ئەمە هەر عیبانی بەڕاستێکی ینی بۆی کە ئێمە دابنیشین لێرە سەعاتێک 2 ساعت قسە لەسەر ئەمە بکەین بە قەناعەتی من بە هەموو قەناعەتی فکری و کولتوری و سیاسی خۆم ینی عیبە لەبەرەوەی خەڵک باشە زانێت ئێمە زای خەڵک زۆر لە باشتر لە ئێمە تێگەیشتووە لەمەزانی لەم هەرا و فەوزایە کە لە بچووکترین ئاسا تیۆرایز نەکراوە کاک ئەزانی ڕۆشنبیرێکت نییە کە سەر بەم حەشاماتە بێ ئەم حەشاماتی ناسیۆنالیزمی کوردیە ڕۆشنبیرێکت نییە کاکە تیۆرایزی کردی بێ لە بچووکترین ئاستایانی هەر تیۆرایزی کردی بێ کاکە ئێمە بۆ بین بە دەوڵەت ینی هەر ئابە بە سادەی ئێمە بۆ بین بە دەوڵەت ئێمە بۆ دەوڵەتێکی نەتەوەیمانە بێت کاکە ئەنی ئەمە پرسیارە ئایا ئێمە لە نێوان ناسیۆنالیزم و پاتریۆتیزمە ئەی باشە کاکە بۆ پاتریۆتیزم هەڵەبژێرینانی بۆ نیشتیمانێک نیشتیمانی بوون هەڵەبژێرین تایە هەمومان هاوڵاتی بینیانی وەتیایە هەمومان بە حورمەتەوە بژین وە کەس لە کەس باشتر نەبێت و کەس مافی لەوی تر زیاتر نەبێت لەبەرەوە من دوای پرسیارەکەی خۆت کردەوە ناسیۆنالیزم ئەوێت کاکە پەیوەند ئەوێ گروپێک دروستکە ئەم گروپە کۆنتڕۆڵەکە هەموو دنیای ئێمەی بەدەستەوە بێت لەم سەری ئیسلامی بۆ ئەو سەری نائیسلامی باشە چۆنی بوێت باشە بیسوڕێنێت چۆنی بوێت بێنێتە پێشەوە بیباتە دواوە باشە بە ئارەزووی خۆی لە ڕاستی ئەمە پرۆژەیە ئەمە پرۆژەیەکی زۆر ترسناکەم پرۆژەیە شتێکی تریش هەیە بە پرسیاری ئەمەش بکەم سیاست
لەم بن بەستەیە یعنی ئەگەر کەسێک ئەندازەیەک لە عقڵمەندی هەبێ ڕەنگە لە ناو قوسێک ئەم قسێ لە ڕەنگە کۆمەڵاتێکەوە ناڵێم ینی ئەوی خراپ نەکەوێتەوە ئەوەیە کە سیاست گەشتە بنبەست بەڵام لەم ساتەیە ناسیۆنالیزمێک هەیە یعنی نەخمەیەک لە ناسیۆنالیزم ئیدعایە ئەومان بۆکە خەمبار مەبن ناومێد مەبن چونکە شتێک هەیە ئیدعایەکە ئەویش ئەوەیە ژیانی نیوە بە نیوە ژیانی نیوە بە نیوە قسەمان لەسەرەوەیە نیوە لە حقیقەت و نیوە لە خەیاڵ بەڵێ قسەکە لەسەر ئەمەیە سیاست لەم بنبەستەیە ئەمەی پێکرێ شتێکمان باتێ هەم حقیقەتی تیابێ هەم خەیاڵ جەنابەت لە سەرەتایە باست کرد کە کوتوت لە غیابێکی گەورەی خەیاڵ ئاژین قسەکە لەسەرەوەیە جارێککە هەم حقیقەت بە ئاوا بڵێن شتێکی بەرجەستەمان بۆ دروستکە لەگەڵەوەشە جارێککە بمانگەڕێتەوە ناسیۆنالیزم ئەمە بکات ناسیۆنالیزم هەر شتێکی کە بتوانێت بکە ناتوانێت بکات ناسیۆنالیزم ناتوانێت ئێستا لە دنیا جەناب تەزانی ینی دوو ڤێرژن دوو پارەدایمەیە زانی پارەدایمێک کە بۆ ئایدیالیزەکردنی سیاست ئیدیالیزەکردنی سیاست باشە پارەدایمێکیان بریتە لە کۆمەڵێک ئینستیتیوت کە ئیش لەسەرەوەکەن کە چەکی ئەتۆمی ئەومە نەمێنێت لە دنیای ئەزانی تاوانەوە هەمووشمان شایەتین کە بەردەوام هەیە ئەزانی پارەدایمەکەی تریشانەوەیە کە نەتەوە لۆکەڵیەکان ئەیانەوێ هەر لە شوێنی هەر نەتەوەیە گەیە لە شوێنی خۆیەوە تابان چەند نەتەوەیەکی کەمن کوردێکێکە لەوانە بۆ بەدبەختی ئەوێ لە شوێنی خۆیانە بوون بە دەوڵەت ببن ئەوە نیە سەر بەخۆ بن باشە ئەمە شکستی خواردۆ کاکە لە دنیای ئێستا ئەم ڕۆزانی هەموو قێز لە ناسیۆنالیزم کاتەوە کاکە لە بەرۆی بەرئەنجامەکەی بینی دەزانی لە بەرۆی ئیمتحان کراوە کاکە لە ناو مێژووە چەندین جار تاقی کراوەتەوە ناسیۆنالیزم جگە لە نەهامەتی وە جگە لە میحنەت وە جگە لە بەدبەختی وە جگە لە کاریسەی گەورە گەورە بۆ مرۆڤایەتی هیچی نێنەوە یعنی ئەگەر کەسێک دەلا پەڕی لەسەر ناسیۆنالیزم خوێنە بێتەوە ئەم قسانەی بۆ بکەی ڕاستەوخۆ تێگات کێشەکە ئێمە ناخوێنەوە کاکە تۆ سیاسیەک کە نەخوێنێتەوە سیاسیەک کە خۆی خەیاڵی نییە سیاسێکی ناسیۆنالیست کە خۆی خەیاڵی نییە باشە چۆن نەتوانێت خەیاڵ بۆ تۆ بەرەمێنێت برایزیز ئەو خۆی فاقی دایانی ئەو خۆی نیەتی لە دەستی داوە باشە لەبەرەوە ناتوانێت شتێک بدا بە تۆ کە خۆی نیەتی ینی باش نیە ئێمە بێ هەمومان کۆبینەوە بۆی بیدەین بەو یان لە ڕاستیە ئەوەی کە شتێک ئەگەر لەلایەتی دیعایکە لێ وەرگینەوە بۆی شتێک نەشێنێت بەس تۆ گوێ لەو هاوارە نییە کە ناسیۆنالیزمی ئەمەی کات من ئەزای چۆن سەیریکە ئەو هاوارەی کاڵێ هەمووتان یەخسیری بێماڵین ماڵ بەمانە ناسیۆنالیستەکەی بە ماڵ بەمانە ناسیۆنالیزمەکەی باوەڕی وایەڵێ ڕوحیەوە یەخسیری بێماڵیە ئیدعایەوە ئەکاڵە وەرن با لە ڕێگە ئەم سەر بەخۆیەوە ماڵ دروستکەین ماڵێک بە خۆمان دروستکەین ئەو کاتە کە ماڵمان دروست کرد حەبە دەڵام بیماریە دوژمن دروستی کردووە شتێک هەیە لە دوژمن کە ناڵێ ئێمە بگەینە ئەو ماڵداریە با بڵێن ئەگە و ماڵی کە تیا حەسینەوە ئەوەی کە جارشکە ئەندازەیەک ئومێدمان بۆ گەڕێتەوە ناسیۆنالیزم ئێستا هاوارەی هەیە بەس بەجددی ینی جارجارە کە سەر هەڵەداتەوە سێبەرێکی گەوراکە ئەوە هاوارەکەڵێ دوژمنەکانەوە تا هەمومانیان نەخسیر کردووە چۆن چوزانم ینی خوێنمان وەکو قەسەب بە قەسە بەخۆنەوە پێویستمان بەوە پێویستمان ماڵ پێویستمان بۆ یەکە ماڵێک دروستکەینەوە ئەم ماڵە لەژێر سەقفی بەڵدیدە ناسیۆنالیزم سیستەمکاری بمانە ناسیۆنالیستەکەی چکە ئێمە زیاد لە چەندین فۆرمی سیستەمکاریمانێ باشە سیستەمکاری ناسیۆنالیستانە وەکو فۆرمێک لە فەلسەفەی مۆدێرن فەلسەفەی سیاسی مۆدێر بەردەوام بۆ ئەوی کۆنتترۆلی خەڵکە بۆی کۆنتترۆلی ئازادی و ئاسوودەیی و بژێوی ژیانی خەڵکە پێویستی بەم کڵەیمانەیە بەمی دیعایانەیە چکەمی دیعایانە نەکە نامێنێتەوە ئەبێ بڕوە باشە تێرمی دوژمن چەمکی دوژمن لەو چەمکانەیە کە ئەم ناسیۆنالیزمە کوردیە زۆری دیعایی بۆکە بەڵام ڕەگوڕیشەی ئەم ناسیۆنالیزمە کوردیەی خۆمان کە ئێستا باشە کە هەیە باشە ڕەگوڕیشەکانی لە ناو دوژمنایە باشە لە نێو قەتەر و سعودیا و تورکیا و چیترایە یعنی خودی ئەو دوژمنانەی کە تۆهاتە ڕەگوڕیشەی ناسیۆنالیزمە لە ناو هەنای دوژمنەکانی تۆیە لەوێ ئاژێزانی لەوێەوە ڤیتامین وەرەگرێت لەبەرەوە تۆ کە باسی دوژمنەکەی بەر لە هەر شت ئەبێت لەوە تێبگی
دوژمنەکانی تۆ چێن لە ڕاستیە دوژمنی کۆمەلگای ئێمە دنیای ئێمە بریتە لە ناسیۆنالیزم خۆی ئێمە لە بری ناسیۆنالیزم کاکە پەیوەند تۆ ڕەنگە پرسیار لە من کەی بڵێ باشە تۆ ناسیۆنالیزم ڕەتەکەی تۆی بڕات بە چیە ینی پرسیارێکی لۆژیکی ئەم پرسیارە ئەوە نییە ئێمە لە بری ناسیۆنالیزم بڕامە بە نیشتیمانی بوونەیە بڕامە بە نیشتیمانێکەیە باشە ویستت باسی هینیش بکەیت بە ئەم مەسەلەی نیشتیمانی بوونە تۆزێک تاخیرکەین قسەکردن لەسەرەوەی بۆی بیرمان نەچێتەوە ویستە جیاوازیەک بخەیتە نێوان کورد و کورد بوونە ینی قسەکردن لەسەر ئەمە ینی مەگەر کورد لەمانە لە بزاوتەکەیە لە ژیانە کۆمەڵایەتەکە مەگەر نابێت بە کورد بوون تۆ مەبەست چییە لە بەڵێ بەڵێ کورد بۆ خۆی کورد بوونە بەخششێکی خودایی و تەبیعەت پێداومانی من بوون پێداوم بوون پێی بەخشی و کورد بوون بوون پێ بەخشی و بوون وجود پێی بەخشی و خوددا پێی بەخشی و باشە وە هیچ کەس ناتوانێت لێمی وەرگێتەوە ئەزانی چونکە هیچ کەسێک پێی نەبەخشی و بزگە لە خوددا و لە بوون لەو ڕەهەندە بوونیەوەی خۆم باشە بەڵام کوردایەتی لە ڕاستیە بریتە لە پرۆژەیەکی سیاسی و ئەم پرۆژە سیاسیە تەبعاً تا کۆتاییەکانی ساڵی هەشتاش تا کۆتاییەکانی ساڵی هێشتا و سەرەتاکانی ساڵی نەوەت ئەسڵان هەر نییە لە سەرەتا لە بچووکترین ماناکانی و مانە سەرەتاییەکانی ناسیۆنالیزمی شێنەگەریش بوو ئەزانی کاکە پەیوەند ئەمە بەم دواییە سەر ئەزانی هەندێک کەمپەی نوشتیان کردووەوانە بۆ ئەوەی پێمان بڵێن ئێمە نەبین ئێوە ڕزگارتان نابێت و ئێوە ئەبێت ئێمە بن بۆی ڕزگارتان بێت بە فعلی ئەوان ڕزگاریان بووە زانی و ئەوانەوان بە فعلی ڕزگاریان بوونە بەڵام ئەوەی کە ڕزگاری نەبووە ئێمەین چونکە ئێمە لەژێر چەپۆشی ئەم ناسیۆنالیزمەیان کاکە کورد بوون بۆ من شانازیە وەکو چۆن عەرەب بوون بۆ عەرەبێک شانازیە بەڵام کوردایەتی بۆ من شانازی نییە چونکە کوردایەتی کاکە بۆ بە میحنەت بۆ من زانی کوردایەتی خەڵکی برسی کردووە کاکە کوردایەتی خەڵکی برسی کردووە کوردایەتی قوتی لە خەڵک بڕیوەتەوە وەکو چۆن عروبا من زۆرم لا سەیرا زانی کاکە پەیوەندیەک شتێک لە لای من کە بەردەوام زی سەرنجە لە ئێستاە موسەقەفێک ئەگەر لای کەمی تۆزێک ڕاقی بوون ویقاری هەبێت باشە پێ عیبە بڵێ عروبا زانی بابە تۆ منەوەری گەورەت هەیە زانی طبعا بە حەزەرەوە ئەڵێن منەوەری گەورە لەناو دوو کۆتەی شنە لای من بە هیچ شێوەک منەوەری هەر منەوەرنین بە شانازی ئەڵێن کوردایەتی هەناوی کوردایەتی باشە ناوجەرگەی کوردایەتی نازانم چی کوردایەتی قارەمانی کوردایەتی عەرەب تێپەڕانەوە عروبەی تێپەڕانەوە زانی موسەقەفە عەرەبەکان لای کەمەوەی کەوتم تۆزێک بیقاری فکری هەبێت تۆزێک ینی جورئەتی فکری هەبێت پار پێ عیبە بڵێ عروبە باشە بەڵام تۆ زۆر بە سادەیی و زۆر بە شەهامەتەوە لە موسەقەفێکەوە تا سیاسێک تا ئەدیبت هونەرمەندت باشە زۆر بە جورئەتەوە ئەڵێ کوردایەتی بەڵام ئێمە هێشتا تێنەگەیشتون لەوەی کە کوردایەتی چییە بەس ئوستاس یەکشت هەیە تۆ باسی کورد بوونمان کرد مەگەر کورد بوون بۆ خۆی قوربانی ناوێت ینی تۆ لە دۆخێکە ئەژی سەیریکە تۆ لە دۆخێکە ئەژی جگە لەوەی سەر بەخۆیت نییە جوگە لەوەی واقعیشی چۆنەڵی داسەکناوت نییە و ماڵێکت نییە کە بە ئاوا بڵین کە تۆ بە ئارامی تای بژی و بە درێژایی چەند سەدە تۆ شۆڕشەکەی خەباتەکەی توزانم ئەوەی کەن تۆ لەگەڵات زۆر پێکردنی کە پێگوترێت کوردایەتی بەڵام تۆ ئەسەیرەکەی ینی دۆخی کوردبوونیش جۆرێک لە خۆڕاگری دەبێت ناکرێت لەو لەحزانەی کە ئێمە نەهام ینی لەگەڵ هێزەکانی ترا بەرەکەوین ئەوەی شانسی کوردبوونمان لێ سێنێتەوە ئەوەی کە تۆ جەنابەت وتت خوا پێی بەخشیوین بەس ڕەنگە کۆمەڵک هێز هەبن کە بیانەوە لێمان بسێننەوە وەشتی کەمان باشە قسەکە لەسەر ئەوەیە بەس لەحزەی کوتت کوردایەتی بۆ من بۆ بە میحنەت بەس هەست ناکەی مرۆڤی ئێمەش زۆر خۆڕاگرنیە لە بەردەم کورد بوونە ینی زوو هاوارەکە و خاوەنی باوا بڵین قوربانی گەورە نییە بۆ کورد بوون بەڵێ خۆی نەک بۆ من کوردایەتی بۆ خۆی هەر لە ڕاستی ئازانیم کوتانەوەی ئەم کوردایەتیە بەڕاستی سەلیقە و بەڕاستی تااقەتیوێ تااقەت بۆ لە بەروی خەڵکێکی زۆر ئەبێ بێنیتەوە قەنەعاتی کە کورد بوون کوردایەتی نییە یانێ مازموونی کۆبانێمانەیە کاکە پەیوەند کاکەوەی لە کۆبانەیە زانی کوردایەتی نییە زانی ناسیۆنالیزم نییە کاکە کوردبوونە بەشێکی ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆی کوردبوونە باگراوندا چەپەکەی با بڵین ئەو
ئەوانەیە کە لەویا شەڕیان کردەوەمانە ئەمە کوردبوونە تۆ ئەتوانی بەبێ ئەوەی چەبی کوردی کاکە زانی بەبێ ئەوەی چەبیت ئیش لەسەر مانەکانی کوردبوونی خۆت دیت من کت من چەبنی مەزانی کاکە بە حورمەتێکی زۆرم بۆ مانە و بەهاکانی کوردبوونی خۆم ینی وتم بەهایەکە گردردونیە بەهایەکی لە ڕاستیە واقعی نییە واقعێکی سیاسی نییە هاتبێتە پێش بڵێ من نەبم تۆ من هەم لەبەرەوەی بەر لە تۆ گردردون وجود خوددا پێی بەخشیم سروش پێی بەخشیم باش نییە لەبەرەوە ئەو کەسی کە بانگشێواکە دەڵێ ئێمە بێ قوربانی بدەین بۆ کوردبوون بەڵێ بێگومان قوربانی بۆ کوردبوون نەدەین باشە بەڵام نەک بەمانە ئایدۆلۆژیەکەی تۆ بە من دوت ها لە کاتێک کە کۆمەڵێک تەرحێکم کرد وتە ئەمە ئایدۆلۆژیە ئەمە ئایدۆلۆژین ئێمە هاتی خۆمان ئایدۆلۆژیا بکوتینەوە ینی من بە هەموو تەمەنی فکریم دش بە ئایدۆلۆژیا ئیشم کردەوە دش بە ئایدۆلۆژیا نووسی زانی ئوستاز من بەبەسم شتێکە بەردەوام ئێمە ئەو شتانێک کە باڵێ ململانەکەی پێەکەین و لە پێناوی ئەوەیە کە لە شتێک بدەین و شتێک بخینە ژێرەوە دوای لە دۆخێکە هەمان شت بەرهەمێنینەوە تۆ سەیری ئەو کوردبوونە کە تۆ ڕخنە لێگرت کوردبوون لە ساتە وەختێکایەت کە باوا بڵێن ینی هێزێکی داسەپاو هەیە دیکتاتۆریەت هەیە ئیشەکە بۆ ئەوی کە ئەم دیکتاتۆریەتە نەهێڵێەوە ورد و خاچی بکە بەڵام لەسەر وێرانەیە جاریشکە چی دروستەکاتەوە لەسەر وێرانێ بەڵێ من نیشتیمانی بوو نتوانێت دروستی کاتەوە برای ئەزیزم ئێمە وەکووتم ئینسانی ئێمە ئەوەندەی سەرقاڵ و بە خوێندنەوەی ئەدەبیاتی ناسیۆنالیزمەوە نیوی ئەوەندە سەرقاڵ بووە بە ئەدەبیاتی پاتریۆتیزمەوە نیشتیمانی بوونەوە ئێستا حاڵمان بە بڕۆ ناگەیش کاک دەزانی گوێلەوە بێ ئەو جیاوازی کە ئەم ئایدایە بەس با بگەێنم بە ڕابردووشە شەڕی گەورەی تۆ لە نێوان سیاسیە کوردەکانە ئەزداین لەسەرەوە بۆ وتوێتی من لە تۆ ناسیۆنالیسترم بۆ وتوێتی ناخێر من لە تۆ ناسیۆنالیسترم باشە شەڕ بۆ لەسەر ئەم میراتە کاکە زانی ئەمە وی تەخوین کردو بۆی کە و ناسیۆنالیز نییە ئەمیان ناسیۆنالیسە ئەو هاتۆ تۆ ئەمی تەخوین کردووە بۆی کە نەخێر تۆ ناسیۆنالیزی من ناسیۆنالیست بەس باشە ئەوەش نیشتیمانی بوونیش سەری کە ئوستاز ئەم نیشتیمانی بوونیش ڕەنگە ئەم چانسەی هەبێت کە دیسان بێتەوە بەم ئایدۆلۆژیای کە بڵێ من نیشتیمانی تریم لە تۆ قسەکەم لەسەرەوەیە ئەوە ڕوونکەرەوە جیاوازی چییە لە نێوانی چوزانم کوردبوون و کوردایەتی و نیشتیمانی بوونە هەر بە زۆر بە کورتی کوردبوون ڕەجێکی چێتەوە ناو نیشتیمانی بوون کوردبوون بەڵام هیچ نەگڕک هیچ فاریزە و خاڵێکی نایباتەوە سەر کوردایەتی ئەزانی لەبەرەوە کوردایەتی مەشروعێکی بەر لەوەی لۆکاڵی بێت ئێستا مەشروعێکی دەرەچیە هەر بۆ خۆی مەشروعێکی دەرەچیە لە ڕاستیە باشە کوردبوون نابێ بە کوردایەتی بەڵام کوردایەتی زیرەکانە هاتووە کوردبوونی کردووە بە چۆنەڵی بە دەستکەلای خۆی باشە کردوێتی بە دەستکەلای خۆی بۆی مەرامەکانی بەرێتە سەر باشە و باشترین ئەبزار باشترین کەرەستە بەدەست کوردایەتیەوە یا بەدەست ناسیۆنالیزمی کوردیەوە بریتە لەوەی لە کورد بێنی بەکاری بێنی باشە بەڵام تۆ 2 ساڵەوە حاڵی خەڵکە بینی کە ئەوە حاڵی کووردە بەدەست کوردایەتیەوە باشە خۆمە لە ڕاستیە لە بێدیاکانی جەنابتانەوە تەمەشاکەین ینی باشنی کە زۆرترین راپۆرتان کردووە لەسەرەوەی کە کورد بوون چی لە هاتوو بەدەست کوردایەتی هۆیە چۆن زەلیل بووە باشە زۆر باشە ئەگەر لەم کۆتاییە قسەیەک لەسەر ئەوە بکەین کە ئەگەر بیر لە یاخی بوون بکەینەوە هەڵبەت بە مانە زۆر ئینەکە ینی زۆر گرنگەکەی یاخود با بڵێن بە مانە عەقلانیەکەی بزەبێت بە مانە زۆر ئەقلانیەکەی ئەوەیش ئەوەیە کە ئەگەر ئێمە بمانەوێ شۆڕشێ بکەین ئەگەر ئێمە بمانەوێ چوزانم با بڵێن یاخیبوونێ هەڵبژێرین ئەم یاخیبوونە بۆی کە بمان خاتە دەرەوەی ئەم سیستەمە هەچەند من گومانم هەیە لەسەرەوەی کە بێستا بمواقع بڵم سیستەم بەس بۆی کە معریفەیە بگەێنین ئەگەر بمانەوە شۆڕشە بکەین لە دژی ئەم سیستەمە و جەوهرەکانی ئەم سیستەمە خاڵیکەینەوە چ پێدراوێکمان هەیە بۆی هەڵیگرین بۆ ئەم شۆڕشە بە جۆرە لە جۆرەکان با بڵێن لە هەموو ئەو پێدراوانەی کە هەیە پێدراوە گشتیانێکە هەیە پێدراوێک هەڵبژێرین بیکەین بە لەحزەی یەکەم بۆ دەرچوون لەم تەنگژە گەورەیە و لەم ئاریشە گەورەیە کە خەریکە ئیتر مانایەک بۆ ژیانی ئەمە نێڵێتەوە تۆ بێ بەمانە کۆمەڵایەتەکەی ڕادیکاڵ بیت بەمانە فکرەکەی بەمانە کۆمەڵایەتەکەی باشە ڕادیکاڵ بیت یان ڕادیکاڵ بی بۆمانای ڕوون و ڕاشکاو و بێ پێچووپەنە تەسەوڕەکانی خۆت بڵێ
بەمانە سیاسەکە بێ خۆت لە ژاری ناسیۆنالیزم پاک بیتەوە ئەبێ پاک بیتەوە لەم ژارە تا لەم ژارە پاک نەبیتەوە تۆ ناتوانانی هیچ بکەیت ناتوانانی دەستبەری بۆ هیچ بەردەوام حەزەرێک کاڵێ نەکەی ئەقاومێت هاتووە بەدەست هاتووە ئەها با لە چیسمان نەچێت لە دەستمان نەچێت تەمەشاکە کاکە پێیوە بەشێکی زۆری ئەم ریفۆرمیستانە لە خزمەتی کوردایەتیان زانی چۆن ینی لە خزمەتی کوردایەتیان ینی بۆ منە تۆ کۆمەڵی خەڵکت هەیە کە بەردەوام باسی وا کاڵێ ئێمە ئیسلامێکمانەوێت کا بێ لەگەڵ کووردا سازگار بێ یعنی کاکە ئەم تەسەوڕە ئاخر تۆ چۆن سازگار بێت لەکوێ دنیا هەبوو بڵین ئیسلامی فلیپینی و ئیسلامی بەنگلادیشی و ئیسلامی کوردی و ئیسلامی ئینگلیزی و ئاین لەکوێ دابەش بۆ سەر ئەمانە مەسیحی فلیپینی بڵین یانی ئەزانی یان مەسیحی ئۆرەغوایی مەسیحی بادینیشتی وا نییە ئاین وەکوتم ئێمە سەرەتا ئاماژەم پێدا ئاین ڕەهەندێکی گردردونیە کاکە ئەم ڕەهەندە گردردونیە بۆ سەر نەتەوە ئیثنی دابەش نابێت دابەش نابێت کە تۆ ئەتەوێت دابەشیکەی تۆ تەواو دابڕایی ئاین دابڕایی تۆشتێکەتەیە بەناوی ئاینەوە من ئیشکالێک لە ما بینم کارمداد خۆی بەرنامەکە کۆتایی هاتووە بەڵام ئەمە ینی خاڵش زۆر جەوهری و گرنگە ئەوش ئەوەیە لە درێژەی گفتوگۆکەمانە لەگەڵەوەی کە تۆ زۆر بە بایەخەوە باسی ئاینت کرد بە زۆر دادبڕی لە واقع ینی ئەزانی چی خەریکە میسالێتێکم لە ئاینمان بۆ دروستە بێ قسەکردن لەسەر ئەوەش ئەزانی چۆنە ڕەنگە ئەمە قوبوڵتر بێ بڵێن کاکە لە کاتی دابەزاندنیا ئەگەر بە جۆرە لە جۆرەکان قاچیشی بکوێتە ناو خەوشەوە هێشتا ئەمە گرنگتر بێت کە ئاینێکمان هەبێ بەس لەسەر ئاست با بڵێن لە ئاسمانە بوەستێت توانای دابەزینی بۆ سەر زەوی نەبێت قسەکە ئەمە قسەیەکی زۆر گرنگە من ینی ئەو بینەرێکی ئێستا هەمە حەقی خۆەتی بپرسێ بڵێ کاکە ئەم دیدە ئاینی کە مەسەرم بۆ بنۆنە تەسەورەکرێکە ینی دیدێکی زۆر باوا بڵین متعالی و گردردونی ئەوانە چ بەیەخێکی بۆ ئێمەیە لە ژیانی ئێمەیە ئاین ئەو پرسیارێکی گرنگە و پرسیارە ئاین مانفێستە کاکە مانفێستی چییە ئاین ئاین مانفێستی مطلقە مانفێستی خوددایە باشە ئەی باشە ئەم مانفێستە بەرچیەکەوێ بەر ئێماکەوێ برازیزم زانی من کە ئاڵێم تۆ ناتوانێت هەر لەباری فکریەوە لەباری تیۆریەوە ناتوانیت من کە ئەمەم وتم ناتوانیت بڵێ ئیسلامی فلیپینی و ئیسلامی فیسار و ئیسلامی ناکرێت یان یەهودی ئەوە بۆ ناکرێت لەبەر ئاین کە مانفێستە بێت ڕاستەوخۆ بۆ ئینسان مانفێستە بێت نەک بۆ ئینسانێک کە فڵان نەتەوە یا فیسار ئەوەی ئەزانی مەسەڵەن تۆ دەیان خەڵکتەیە کە لە نەتەوەی جیاوازە بە هەزاران خەڵکتەیە بە میلیۆنها خەڵکتێ لە نەتەوەی جیاواز سەر بە ئاینێک ئاینش دیاری کراوە باشە لەبەرەوە ناکرێت تۆ بێی ئاین بڵێ من ئاین بەو شێوامەوە کە ئایکۆنە نەتەوەیەکەی خۆم و ئایخوازێت چکە ماسێتەوە خزمەتی ناسیۆنالیزمی کوردی بۆ زانیاریت بۆ لەبەرەوەی تەمەنی ئەم تەسەوڕە تەمەنێکی کەمە هەر دوای تەمەنی ناسیۆنالیزمە هەر تەمەنی ئەم ڕوویە ئەم تەرحە بۆ خۆی تەمەنەکەی لە دوای تەمەنی ناسیۆنالیزمەوەیە ئەوە بۆ هیوادارم ئەمە بکە کە ئاین مانفێستە مانفێستی مطلقە و ئەم مانفێستە لە ڕاستیە بۆ نەتەوەیەک نییە بۆ نەتەوەیشی دیاریکراوە بەڵکو بۆ ئینسانە وەکو بوونێکی کەینونی وەکو بوونێکی وجودی لە ڕاستیە زۆر باشە تەمان بەداخەوە پرسیارگەلێکی زۆر مابوو و دڵنیام تۆش کۆمەڵک تەسەورت هەبوو کە دەبووە بگات بەڵام کاتەکە بەشی هەر ئەوەی کرد سوپاس بۆ ئەم دیدارە و سوپاس بۆ ئەم کاتێکە جەنابەت بەخەرج داوە لە شاری کەرکووکەوە تەشریفت هێنا بۆ بەرنامەکەمان وەڵامی پرسیارەکانی ئەم جارێ ڕوانگەدایەوە بەڵام خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارش هەتاکو و بێگەشتنەوەیکی دیکە بەخوا گەورەتان هەسپێنم خواتان لەگەڵ